سوپاس بەخوای پەروەردگار ڕۆژ بە ڕۆژ خەڵکێک لە ناو دایرەی ئیسلام دوورەکەیەوە دەبێت بە موسڵمان، گاورە دەبێت بە موسڵمان، مولکیدە دەبێت بە موسڵمان، یەزیدیە دەبێت بە موسڵمان، کاکەیە دەبێت بە موسڵمان. ئەمەش دەبێت وا بکەیت تۆش قەدری دینەکەی خۆت بزانیت. خەڵکانێک کە خوا هیدایەتیان دەدا و لە دینە چەوتەکەی خۆی ڕزگاریان دەکاتێنە ناو دایرەی ئیسلام، بەلایەنەوە لە هەموو ژیانی دنیا خۆشترە. ئەوەندە دڵیان پێخۆش و قەدری دەزانن. ئەی تۆ بە موسڵمانی خۆی گەورە وای کردووە لە دایک بکەیت، هەر بە موسڵمانی هەر لەو ڕۆژەوە لە دایک بکەیت، دایکی موسڵمانە، باوکی موسڵمانە، کاتە دڵت پێخۆش و قەدری بزانە. ئێستاش هیچێک لەو کەسانەی کە لەسەر دینی یاسانی کاکەیی هاتووە عەسر بۆ ئێرە الحەمدولله دەیەوێت شایەتمان بێنێت لە بەرامبەر ئێوەی بەڕێزدا ئینشاءڵڵا. بەڵام کام وایە کەس کامێرەکەی نەخاتە سەر ئەم با دەرنەکەوێت بۆ ئەوەی تووشی کێشەی نەکەن. باشە براکان، جا هەر لە شوێنی خۆتەوە کاکە گیان شایەتمان